ام جێگەی کە من لە ئێستا هەنگاوەنم بەسەری ڕۆژێک لە ڕۆژان پێغەمبەرمان صلی الله عليه وسلم پێی مبارەکی ئام جێگەی گرتووە. خۆشەویستانم، ئەمە بیری ئەریسە، بیری خاتەمیشی پێوترێ. تەماشاکە لە تەنیشتی مزگەوتی قوبا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لەم بیرە ئاوی خواردەتەوە، دەستنوێژی گرتووە. جارێکیان پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە دەوروبەری ئەم بیرە دانیشتو، ئەبوو بەکر و عومەر و عوسمان لە تەنیشتی و ئەلەم جێگەیە مژدەی بەهەشتی داوە ئەو سەحابە بەڕێزانە ڕەزای خوا لە هەمویان بێ. ئەم بیرە خۆشەویستانم پێوترێ بیری ئەریس. ناوێکی تریشیە پێوترێ خاتەم. ئەزانی ئەو خاتەمە و ناوە بۆچی ئەگەڕێتەوە؟ کاتی خۆی کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم وفاتی کرد، ئەنگوسیلەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بۆ کێ ماوە؟ لە لای عوسمانی کوڕی عەفان، چونکە زاوای بوو. ئەلەم بیرە جارێکیان دەستنوێژێ کرد ئیمامی عوسمان ڕەزای خوای لێوێ، ئەو ئەنگوسیلە کەوتە ناو بیرەکە. زۆر هەوڵ و تەقەلایدا 3 ڕۆژی ڕێک هەوڵێدا خەڵکی نادە خوارەوە بگەڕێن ئەنگوسیلەکە بدۆزنەوە. ئەو ئەنگوسیلە نەدۆزرا و دەرنەکرا. ئەو ئەنگوسیلەی پێغەمبەرمان بوو صلی الله عليه وسلم لێی نووسرا و محەممەد رسول الله زۆر عەزیز و بەلای ئیمامی عوسمان. بەڵامی تر قەدەری خوای پەروەردگار کەوتە ناوی، بۆیە ئەم بیرە بیری ئەریس و بیری خاتەمیشی پێوترێ. ئەگە دەوروبەری مزگەوتی قوبا بگەڕین چەند شوێنی تری ئاسەواری ئاوای لێ. ئەمە دیارترینە ئاسەوارانەیە کە لە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بەجێماوە و باسەکرێ.